وندخلهم ظلا ظليلا هروها ان خين جير سيبريشي نبراوي دورو دريجو. انسان طبعا دائما ما نشتيشي نفسين سام طبيعتي حالك خانو درستك حزك لسر كان ياويك درستيكا حزك لسر رباريك بيه حزك شرفەیەکی بێ ئەو تارمەیەکی هەبێت چوو بێتە پێش و کۆرنیشێک دەرچوو بێ بۆ پێشەوە کە زیاتر بیبینێ. اینجا شتێکی نەفسیشە ئینسان لەگەڵ کتێب خوێندنەوەیە بۆ نمونە ئینسان کە کتێبە خوێنێتەوە لە نزیکی پەنجەرەیەکە طبیەن خۆی وایە ئینسان کە کتێبە خوێنێتەوە نزیکی پەنجەرەیەکە جارجارە کە ئاوا سەیرەکە چاو هەڵەبڕێ دوای 10 دقیقە جارێک چاو هەڵەبڕێ بورەی پێڵێن یعنی مرکزی دیدی ئاوا بە شێوەیەکی لە بزینەی ئەڕوا بۆ دوورتر چاوەکانی ئیسراحەتترەکەن. هەرچی کەسێکیش کە دارودرەخت لە تەنیشتیەوەیەتی و ئیشەکە بە سەوزایی ئەو دەور و پشتەی نەفسیەن زیاتر تەشجیعترە بێ لەسەر ئیشکردن. پار دراسەیەکم خوێندەوە لە نەرویج لەسەر ئەو مۆزەفانەی کە ئینجانە و گوڵ و ڕێحانە شتێک سەوزەیەک لە بەردەمیانە هەیە لە دایرەکانیانە چونکە لە وڵاتە طەبیعی ڕۆژ کەمە هەوڵەدەن زۆر ئەو ڕووەکانەی کە زۆر پێویستیان بە تیشکی ڕۆژ نییە لە تەنیشتی مۆزەفەکانەوە دائەنرێن. ئەو مۆزەفەی کە ئەو ئینجانانەی لە نزیکە سەوزە و گوڵی لە بەردەست دەمایە لە 115 ئینتاجی زۆرتر بوو لەوانەی کە لە بەردەستیانان نییە. مع العلم دایرە هەر یەک دایرێ وەزیفەکانیش وەگێگە بینن بەڵام ئینسان زیاتر تەجاوبی لەگەڵ ئەوە شایە. بۆیە لە قورئانەکەیە کە لایەنی ئینسانی باس کردو ئینسانی مسلمان یەک قودوەی پیشان داون کە پێغەمبەرانن. ئێمە هەڵەنێ تەشجیعمانەکە هانمانەدا بۆ ئەوەی کە وەکو ئەم پێغەمبەرە عەزیزانە سەبر بگرین لەسەر ڕێگا و معاناتی ڕێگا. لە حەسانەوەشمانە لە شتی نەفسیشمانە دیسان خوای پەروەردگار ئەوانەی کە حەزمان لێیە لە دنیایە ئەوەی لە دنیای پێمانە بەخشێ پێمانە بەخشێ و هەروەها لە قیامەتیشە ئینشاء الله خوای پەروەردگار پێمان ببەخشێ.